بەیانیت باش و سڵاوت لەبێ ئەم ڕووداوە چەند بۆ ئێمە کە ڕووداوێکی ناخۆشە دڵنیان بۆ ئێوە دوو ئەوەندە و زیاتریش ناخۆشە چونکە ئێوە لە ناو حاڵەتەکەدان بە شێوەیەکی ڕاستە و خۆ ئێوە لە نەخۆشخانەی ئێمەرجنسی چۆن لە هەوڵدان بۆی بتوانن چارەسەر بۆ بریندارەکان بکەن. بەڵێ ئێمە لە ساتەکانی هەر لەو کاتێک کە ڕووداوەکە ڕوویدا ئەو ڕووداوە نەخوازراوە ئێمە ئاگادار کراینەوە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بە پێڕێنماییەکان لەو ساتەوە ئەمبۆلانسێکی زۆر ڕەوانەی شوێنی ڕووداوەکە کرا کە بە خۆشحاڵیەوە تیمەکان زۆر کارامە بوون بە زووترین کات زۆربەی بریندارەکانیان گواستەوە نەخۆشخانە ئێمەش کە وەکو تیمی نەخۆشخانەی مێرجوسی و بەشی سووتان و بەشەکانی تریش هەمووی لە ئامادە باشیدا بووین لە ڕاستیدا پاش چەند سعاتێک دو سعات پاش سێ سعات پاش ڕووداوەکە نەخۆشەکانمان وەرگرت کە بەداخەوە زۆربەیان سووتانێکی زۆریان هەموو لە جەستا دوتان بڵێن زۆر بەشان ژن و منداڵ بوون و بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک چارەسەر و پۆلینیان بۆ کرا پۆلینەکانەوانی کە زۆر باریان ناجێگیر بوو زیاتر لە بەشی چاودێری چڕ داخلکران و چارەسەری پێویستان بۆ کرا بەڵێ بە ماوەکی زۆر کەم هەموو نەخۆشەکان چارەسەری پێویستان وەرگرت و لە شوێنی مەبەست داخل کرد. باشە دکتۆر ئەگەر بکرێ ئامارێکی ورتر چونکە جەنابتان بەڕێوەبەرین لە نەخۆشخانەی ئێمەرجنسی ئامارە وردەکان لە لای جەنابتان هەیە با بزانین ژمارەی ئەو کەسانی کە حاڵەتیان باشە چەندێکە ئەوانی کە دۆخیان زۆر مەترسیدارە و لەژێر چاودێری چڕدان چەندێکە و چەندی کێشان هەیە کە تەنیا بەس بە هۆی دووکەڵی ئاگرکەوتنەوەکە کاریگەری کردوتە سەر تەندروستیان و دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوو نەخۆشخانە بەجێ بهێڵن. بەڵێ ئەگەر بە دەقیقی بڵێن ئامارەکان ئەمە دەتوانین بڵێن زیاتر لە چل نەخۆش زیاتر لە چل نەخۆش سەردانی نەخۆشخانەیان کرد لەم ژمارەیە تقریبەن ئێستا لە ئێستا لە کاتی ئێستادا 20 نەخۆشمان داخلە دویان لە بەشی چاودێری چڕن کە باری تەندروستیان جێگیر نییە و هەروەها ئەوەکانی تر لە ڕەتەکان داخل کراون کە دەتوانین بڵێن تا ڕادێک باری تەندروستان جێگیرە لە ئێستادا. باشە کاک دکتۆر ئێمە لە دوێنێشەوە لە ڕابردوش هەرگوێمان لێبوو لە میدیاکان کاتێکا ڕووداوێکی سووتان ڕوودەدا حاڵەتێکی سووتان ڕوودەدا ڕۆژنامەنووسەکە یاخود دکتۆرە بەڕێزەکان باسەوە دەکەن ئەمە پلەی سووتانی 150 چلا یاخود نمرەیە کە نمرە دووە ئەمانە چۆنە مەترسیەکانی ئەم پلانە چیە لەسەر ئەو کەسانی کە تووشی سووتان دەبێت؟ بەڵێ لە حالەتی سووتان بەڕاستی دوو هۆکاری زۆر سەرەکی کە کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر ژانی مرۆڤەکە ڕێژەی سووتانەکە بۆ نموناگە ڕێژەکەی لە 25یان لە 30 تێپەڕ ئێمە پێ دەڵێن سووتانی گەورە واتە ینی سووتانێکی گەورەیە کە دەتوانین بڵێن زۆر تەسیر کاریگەری لەسەر ژانی دەبێت و هەروەها پلەی برین دەرەجەی سووتانەکە یان قۆڵی سووتانەکە ئەمە کە بە کوردی دەڵێن پلە 1 پلە 2 پلە 3 ینی ئەو بەشەی کە پیست ئەگەر بێت و بەشێکی زۆر ڕووکەشی واتە بەشێکی کەمی سووتانەکە بیگرێتەوە ئەمە ترسناکەی کەمترە بەڵام ئەگەر بێت و دەرەجە سێبی و یان دەرەجە دوو قۆڵتر بێ ئەمە زیاتر کاریگەری لەسەر ژیان و چارەسەرەکان دەبێت بۆ نمونە دەرەجە 1 دەرەجە دوو لەوانەیە دەڕۆژ هەفتە دەڕۆژ زیاتر نەمینێتەوە لە نەخۆشخانە بەڵام ئەوانی کە دەرەجە سێنە واتە هەموو پیستەکان سوتاوەیان لە ناوچووە ئەمە لەوانەیە بە مانگ ببینێتەوە ئەمانە نەشتەرگەریان پێویستە بۆ خاوەنکردنەوە و هەروها لە دواتر دەبێت پیستان بۆ دابدرێتەوە لەبەرەوەی پیست لەشی مرۆڤ توانای دروستکردنی پیستی نابێتەوە لەو کاتەدا دەبی زەڕع واتە چاندنی پیستی بۆ بکرێت. باشە دکتۆر ئەگەر کەسێک با بڵێن تووشی حاڵەتێکی سووتان بوو
هەندێک جار دەبینین دەڵێن لە چارەسەرە سروشتیەکان و گیایەکانیش چارەسەر هەیە و دەکرێت بەکاربێنرێت. ئێستا چارەسەرە نوێەکان لە بواری پزیشکی زۆر پێشکەوتون. تا چەندە دروستەکە هەندێک کەس پەنا دەبەنە سەر چارەسەرە گیایەکان و ڕوەکیەکان بەکاری دێنن چۆن ئەڵێن باڵێن دەرمانە کوردەواریەکان. بەڵێ پرسیارێکی زۆر لە جوانە بەڕاستی من زۆر لە مێژە ئەو بابەتە زۆر کاریگەری لەسەر نەخۆشان هەیە. لە ڕاستیدا چەندەها نەخۆش جانی لە دەستداوە بەهۆی دانانی ئەم جۆرە دەرمانانە کە بە پێی دەڵێن دەرمانی کوردەواری کە خەڵکانێکی نابەرپرس، خەڵکانێک کە هەر خوندەواریشان نییە، خەڵکانێک کە هەنا لە بنچینەی سووتان و سۆنیەتی چارەسەرکردن سووتان نازانن و دەست بۆ ئەو کارە دەبن کە بەداخەوە ژمارەیەکی زۆر مرۆڤمان لە دەستدا بە کە بە سووتانێکی زۆر کەم هەبووە لە ١٠ دەستەی سوتاوە یان لە ١15 دەستەی سوتاوە جانی لە دەستداوە. لەبەر ئەوەی ئەم مادانە کە دادەندرێن بە شێوەیەکی زانستی نینە زۆر بەشیان پیسن، یعنی بەکتریا و ڤایرۆساتی تێدایە. کاتێک کە لەسەر جەستەی نەخۆش ئەوانەی کە پلەسێنە بە تایبەت کە دادەندرێت دەبتە هۆی ژەهرایی بوون و ژەهرایی بوونی بەکتری و بە ماوەیەکی کەم دەخۆشەکە جان لە دەست دەدا. و زۆربەی خەڵک ئەوانەی کە دەرەجە یەکن دەرەجە دوونە یان پلە یەک و پلە دوو بەڕاستی بە شوشتنەکی احتیادی بە ئاو و سابوون بشورێت ڕۆژانە چەند کرێمەکی باش هەیە لە دەرمانخانەکان. ئەم کرێمانە بەکار بێت 5 ڕۆژە تا هەفتێک دەڕۆژ بەخۆی چادەبی. پێویستی زۆربەی خەڵک وا تێدەگا کە هۆکارەکە ئەو دەرمانانەیە. بەر لە ڕاستیدا ئەو دەرمانانە هیچ کاریگەری چنیە، تەنانە زۆربەیان زۆر ترسناکن و داوا دەکەم لە هەموو خەڵک لە هەموو هاوڵاتیان خۆیان دوور بگرن لەم جۆرە دەرمانانە، چونکە بەڕاستی ئێمە کە لە ماوەی زیاتر لە 20 ساڵ 25 ساڵ لەم بوارە کە لە نەخۆشخانە نەخۆشان دەبینین زۆربەی ئەوانەی کە پلەسێنە بە لە کۆتا جان لە دەست دەدەن بەهۆی ئەو دەرمانانە. باشە کاک دکتۆر، ئاماژەت بە بەشێک لە ئامارەکاندا کە دوو لە نەخۆشەکان لە حاڵەتی مەترسیداردان زیاتر لە 20 نەخۆشیش تاوەکو ئێستا لە نەخۆشخانە مامنێتەوە. لە دوێنێەوە کاتێک کە نەخۆشەکان هێنران بۆ نەخۆشخانەی ئێمەرجنسی چەندیان ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە و هیچ نەخۆشێک هەبووە گیان لە دەست بدات؟ لە ڕاستی لە بابەتی جان لە دەستدان لە نەخۆشخانەی ما هەتا ئێستا نیمانە جان لە دەستدان، بەڵام لەوانەیە لە نەخۆشخانەکان ئەوانەی کە چاودێری چڕ لە نەخۆشخانەی لالاف لەوانەیە جان لە دەستدان هەبوو بێت، لەبەر ئەوانەی کە ڕەوانەی وێکران باری تەندروستیان ناجێگیر بوو و ئەوانەی کە ئێستا لە لای من تەنها دویان لە چاودێری چڕن دەتوانین بڵێن تا ڕادەیەک ناجێگیرن. زۆربەی وەکو باسم کرد زیاتر لە 40 نەخۆش سەردانی ئێرەیان کردووە، یعنی بەشێکی زۆریان سووتانێکی کەمیان هەبوو یان هەندێکیان تەنها توش تەنگە نەفەسی بوون بەهۆی ئەو غازە ژەهراویانەی کە لە هۆڵەکە بەرکەوتنیان هەبوو و ئەوانی تریش سووتانێکی سادیان هەبوو چارەسەری پێویستان بۆ کرا و ڕەوانەکرانەوە. باشە دکتۆر، لە چۆن دەوترێت لێکۆڵینەوە سەرەتاییەکان وەکەوەیش کە لە ڤیدۆکان دەرکەوتووە بنمیچی ئەو با بڵێن قاعی هۆڵەکە با بڵێن کەوتۆتە خوارەوە بەسەر خەڵکەکەیە هەمووشی مادەی پلاستیک بووە کە کەوتۆتە سەریان. دەمەوێت بزانم لەبارەی سوتاویەوە ئایا بە هەر شتێک بسووتێ با بڵێن مرۆڤ بە شتێک بۆ بڵێن بە ئاوی گەرم بە ئاوی کوڵاو یان بە نەوت یان بە مادەیەکی لەو شێوەی کەوتۆتە سەری چارەسەرەکان هەمان چارەسەرن یاخود سوتاویەکان قۆناغەکانی هەمان قۆناغ 1 و 2 3ە یان بە چ شێوازە چارەسەر وەرەگرن؟ کامیان مەترسیدارترن لە چارەسەر وەرگرتنە، کامیان زووتر چاگە بنەوە؟ بەڵێ هۆکاری سووتان هەر شتێک بێت نەتیجەکەی ئەوەیە پیستەکە دەسووتێ بە پلەیەک یان دوو یان سێ، بەڵام سووتان بەهۆی ئاگرەوە، سووتان بەهۆی مادە کیمیاویەکانەوە، سووتان بەهۆی کارەبایی برێ ڤۆڵتەی گەورەی ئەوانەی کە لە دەرەوە تووشی ڕووداوی بەرکەوتنی کارەبایی ڤۆڵتی گەورە دەبن. تەبعاً ئەمانە چارەسەرەکان قورستر دەبێت و عادەتەن پلەکانیان زیاتر دەبێت، پلە سێ یان پلە دووی قۆڵ دەبێت
بەڵام سووتان بە ئاوی گەرم و بە شلەمەنیەکان دەتوانین بڵێن تا ڕادەیەک چارەسەریان هاسانترە ئەگەر بێت و بەرکەوتنەکەیان کەمتر بێ یان ڕێژەکان کەمتر بێ. باش کاک دکتۆر وەک دەزانین وەخاڵێکی تر ئەو سووتانانێک کە لە هۆڵەکان هۆڵە داخراوەکانیان لە غورفەیەکی داخراو مشکلێکی زۆر گەورە لەوانە کە غازی ژەهراوی هەیە ئەمە پێی دەڵێن غازی یەکەم ئۆکسیدی کاربۆن یان سیانایت. ئەم غازانە جاری وایە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ دەبنە هۆی جان لە دەستدانیان ئەوەتە ژەهراوی بوون و هەندێک جارە ئەو ئاگرەی کە بە دەموچاویان بەڕاستەوخۆ بۆ بەشی سەرەوەی هەناسەدان دەبێتە هۆی ئەستوربوونی ڕێڕەوی هەناسە و لەوانەیە نەخۆشەکە زوو جان لە دەست بدایان بکوچێ. بەڵێ دکتۆر ڕەوەند ڕەنگە حاڵەتی سووتان جیاواز دەکات هەر ڕووداوێکی دیکە چەند ماکێک لە دوای خۆی بەسەر لاشە و جەستەی نەخۆشەکە جێبێڵێ چۆن مامەڵە لەگەڵ ئەو ماکانەدا بکرێ ئایا چ جۆرە سووتانێکەیە پێویستی بەوە نابێت کە ماک بە دوای خۆی جێبێڵێ پێویستی بە چارەسەر نابێت بۆەوەی شوێنەکان و ئەو شوێنانی دوای سووتان هەنا قەتماغەکانی چارەسەر بکرێت. بەڵێ ماکەکان بەڕاستی لە ڕاستیدا زۆرن لە هەمویان زیاتر مشکلەتر ئەوەیە کە نەخۆش ئەو جیانەی کە جونگەکان واتە ئەو شوێنانی کە بڵێن لە ملایان لە شوێنی جونگەکان کە دەبێتە هۆی گرژبوون لە دواتر پاش تەرمانجێکەمە تەنگ و چەڵەمەیەکی زۆر لە بۆ نەخۆش دروست دەکا وەروەها ماکی زیاتر گۆشت پیابوو کە پێدرێن هایپەرترۆفیک سکاریان کیلۆید ئەمانە دەبنە بە تایبەت لە دەموچاو ئەو شوێنانە کە دەبێتە هۆی شێواندنی شێوەی نەخۆش لە ڕاستیدا پلەی سووتانەکە دەورێکی زۆری هەیە واتە پلەیەک دەتوانانی پلێ دووی کەم ئەمانە ماک بەجێ ناهێڵن لە زۆربەی کات ماک بەجێ ناهێڵن بەڵام لەوانەیە ڕەنجی پێستەکە تێک بچی هەندێک جار ڕەنگەکەی تۆخ دەبیان هەندێک جار ڕەنگەکەی سپی دەبی ئەمەش ئامۆژگاری نەخۆش دەکەین کە لە 6 مانگی یەکەمی سووتانەکە نەچێتە بەر تشکی ڕۆژ بە شێوەی ڕاستەخۆلەی نەدا و هەندێک چارەسەر هەیە کرێمات هەیە دەتوانین بەکاری بینین و بەڵام ئەوانەی کە پلە دووی قۆڵترن یان پلە سێنە لە ڕاستیدا ماکەکان زیاتر دەبێت دەبتە هۆی گرژبوونی جونگەکان دەبێتە هۆی پەڵە و زیاد بوونی گۆشتی زیاد لەسەر جەستەی نەخۆشەکە بەجێ دێڵی و هەندێک زار چارەسەریان بەڕاستی لەوانەیە قورس بێت بەڵام زۆر پێویستە ساڵی یەکەم دووەم چارەسەر لەژێر چاودێری پزیشکیدا بێ چارەسەر زۆرە بۆم پەڵانە بە شێوەیەکی زانستی دەتوانرێت بە ماوەیەکی بەس بەڵام کاتی دەوێت. باشە دکتۆر وەکو دوا پرسیار ئینشاڵڵا هەموو لایەک پارێزراو بن لە هەموو دەرد و بەڵایەک بە تایبەتی سووتان و هەر شتێکی تر کە زیان بە تەندروستی ئینسانەگەێنێ بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لە سەرەتاترین کاتەکان کە بزانین خوا نەخواست کەسێک سووتاوە ئیتر بە ئاوی گەرمەیان بە ئاگرە بە هەر شتێکە یەکەم فریاگوزاری سەرەتایی کە لە ماڵەوەی یان لە شوێنێکە چییە ئێمە ئەتوانین بیکەین تاون و ئەی تیمەکانی فریاگوزاری دەگەن یاخود ئێمە ئەو کەسە دەگەین نەخۆشخانە. بەڵێ لە بەڕاستی لە ساتەکانی یەکەم کە نەخۆش گرنگترین شت ئەو مەزدەڕە واتە ئەو شتێک کە دەبێتە هۆی سووتان دوور خرێتەوە بۆ نمونە ئاگرە ئاوە لەم کاتەشدا دەتوادرێ هەندێک جێل هەیە جێلی خاصێ پێدێن ئایس جێلیان ئەوەتە ئاوی احتیادی ئەو ئاوەی کە لە ماڵەوە هەیە بەڵام نابێ ئاوی زۆر ساردیان بڵێن ئاوەکە گەرم ئاوەکی احتیادی لە پلەکی نۆرمال دەتوانێت بە شوێنەکەدا بکرێ و سار بکرێتەوە ئەمە یەکەم شتە دووەم شت ئاگاداری ئەمبوڵانسەکان بکرێتەوە گرنگترین شت ئەوەیە ئەوانەی کە بەهۆی ئاگرەوە دەسووتێن لە چرکەکانی ساتەکانی سەرەتاییدا ئەو غازێک کە دەستە ناوسیەکان یان ئەوەتە دەبتە هۆی ئەستوربوونی بۆڕێکانی هەناسە کە لەوانەیە ببتە هۆی خنکاندن ئەوە زۆر دەبی بە کاتێکی زۆر زوو بگەێنرێتە نەخۆشخانەیان تیمەکانی فریاگوزاری لێ ئاگادار بکرێتەوە. بەڕێز دکتۆر ڕەوەند مشیر حاوێزی بەڕێوەبەری نەخۆشخانەی ئەمەرجنسی زۆر سوپاس بۆ تۆ جارێکی دیکە دەستان خۆش دەستی تۆ تاوی کارمەندان کە بەهانای بریندارانی ئەم ڕووداوە هات.
دەستان خۆش بێ سپاس کە لەگەڵمان ئامادە بوون.